ئەو کارێکی ترسنۆکانەیە ئەوەی دوێنێ شەو ڕوویدا درێژە پێدەری ئەو کارە تیرۆریستیانە و ترسنۆنەکانەیەکەوە چ میلیشیاکانی دەرچوو لە یاسا لە عێراق ئەنجامیان دەدا لە ماوەی ڕابردوو یاخود ئەوەی پێشتریش کە سوپای پاسداران ئەنجامی داوە لە ژێر درۆ دەلەسە و با بڵێن بیانووی جیاجیا کەوا بارەگای مۆساد و یاخود بارەگای سیخوڕی بووە ئەو شوێنە کە دوێنێ شەویستی دافکرا ماڵی یاخود خێزانێکی ناسراوی ئەو شارە بوون کە لە کۆنیشەوە هەموو خەڵکی ئەو لێردایان ناسن بە دوور و نزیک پەیوەندیان بە سیاسەتەوە نەبووە هەموو خەڵکی ئەو لێر وا دەزانن چەند کەسیان شەید بووە و چەند بوونە چێنە بۆ ئێوە هەمووی درۆ دەلەسەیە ئەگەر سوپای پاسداران لە دوای بارەگاکانی مۆساد دەگەڕێتن لە وڵاتە ناوچەکە چەندین بارەگای نزیکتریش لە هەولێر هەیە لەو شوێنانە دەتوانن هێرش بکەنە سەر ئەو شوێنانە دەبیتن شەرمەزار کرا لایەنە نێو دەوڵەتیەکان داوای لێ دەکرێتن کەوا سنوورێک بۆ دەستدرێژیانەدا بندرێتن هەروەها ئەوڕۆ بە هەزاران کەس خەڵکی هەولێر لێرە لە بەردەم نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر کۆبوونەوە ئەوەی دوێنێ شەو تەنها کەسی سڤیل بوو خەڵکی سڤیل بوو ماڵی خەڵکی سڤیل بوو کە کرا ئامانج زەرەر و زیانەکان شەهیدبوونی هاوڵاتیانە برینداربوونی هاوڵاتیانە خراپبوونی ماڵی هاوڵاتیانە کە ئەوەش بەڕاستی بەپێی هەموو یاسا و عورفە دیبلۆماسیەکان و یاسا نێودەوڵەتیەکان ئیستیدافکردنی ئامانجگرتنی خەڵکی سڤیل کارێکی تیرۆریستیە کارێکی ترسنۆکانەیە بۆیە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین داوا لە حکوومەتی عێراق دەکەین ئەگەر خۆی پێ حکوومەتی هەولێرە خۆی پێ حکوومەتی گەلی خەڵکی هەولێرە قسەی خۆی هەبیتن سنوورێک لەوە کارە تیرۆریستیانە دابدرێتن کە ڕۆژانە بەرژەوەندی هاوڵاتیان دەکاتە ئامانج.